زۆر باش. وەزیری هەرێمیش هاتووە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەناوی گەلی کوردستان، دانیشتنی ژمارەدەی وەرزی دووەمی هەڵبژاردن ساڵی یەکەم خولی پێنجەمی هەڵبژاردن دەست پێکەین. ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کۆنووسی پوختەی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادەبووان و ئامادە نەبووانی دانیشتنی پەرلەمان و کۆبوونەوەکانی لیژنەکان و هەروەها کارنامەیەم کۆبوونەوەش بخێنێتەوە. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 و بڕگەکانی یەکەم و دووەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 55 و 56 و 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارەدەی ئاسایی خولی پاییزەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنۆڕۆ ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 16 دوازدە 2019 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی موچە و دەرماڵە و پەخشینی و امتیازاتەکانی تر بەپێی حکمی بڕگەی چوارەمی مادەی 80 مادەی 81 و بڕگەی یەکەم و مادەی 83 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم دەنگدان لەسەر پێشنیازە یاسای ڕێکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق بەپێی حکمی مادەکانی 90 91 93 96 و 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سەیەم خوێندنەوەی دووەمی پرۆژە یاسای مادە هۆشبەرەکانی کارتێرە عەقلیەکانی لە هەرێمی کوردستان داش عێراق بەپێی حکمی مادەکانی 87 و 88 و 89 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارەنەوەی ئاسایی ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 10/12 2019 بەم شێوەیە خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادەنەبوون و ئەندامانی دانیشتنی پێشوو بە مۆڵەت و بێمۆڵەت و ناوی ئامادەنەبوونی ئەندامەکان لە کۆبنەوەی لێژنە هەمیشەیەکانی بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. چوار ئاڵوگۆڕکردنی بڕگەی یەکەم و دووەمی بەرنامەی کار بە دەنگی 58 پەرلەمانتار. 5 خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازە بریاری ڕۆژانە بۆ نەفەرمیەکانی نەتەوەی تورکمان و پێدانی خەسڵەتی بەپەلە بە پرۆژەی بریار ناوبرا بە دەنگی 55 پەرلەمانتار. 6 ئاڵوگۆڕکردنی بڕگەی دووەم و سەیەم بەرنامەی کار بە کۆی دەنگی پەرلەمانتاران. 7 گفتگۆکردن و تاوتوێکردنی پرسی کێشەی کارەبا و نیشتیمانی و دابشکردنی سوتەمەنی لەم وەرزی سەرمایەدا بەسەر هاوڵاتیان بە ئەمەدەبوونی وەزیری کارەبا و خوێندنەوەی راپۆرتی پرسی کارەبا لەلایەن بەڕێزیان. 8 خوێندنەوەی دووەم و گفتگۆکردنی پێشنیازی یاسا ڕێکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق بە ئامادەبوونی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوان وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان. 9 کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارەنەوەی ئاسایی خولی پاییزەی لە بەروانی 10/12 2019 بەیانیەکەی هەمویان مۆڵەتن بەڕێز سەرۆکی پەرلەمان زیکری ئەحمەد اسماعیل ڕۆژان محەممەد کەریم سەرکۆ ئازاد حوسێن عوسمان عەلی اسماعیل فەرید یعقوب ئیلیا. ناوی ئەو ئەندامانەی کە بە مۆڵەتیان بە بێمۆڵەت لە کۆبنەوەی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمان ئامادە نەبوون. یەک لێژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنی خۆجاییەکان 11/12 2019 هاوڕێ بەنا محەممەد ساڵح مۆڵەت. دوو لێژنەی داکۆکردن لە مافی ئافرەت 11/12 2019 ئاشنا عەبدوڵڵا قادر سەلمە فاتح تۆفیق مۆڵەت. سێ لێژنەی کاروباری پێشمەرگە 11/12 2019 جەمال حوێز مستەفا سەروان محەممەد عەلی مۆڵەت سعید مستەفا تەتەرخان مۆڵەت. 4 لێژنە کاروباری شەهیدان و
جینۆسایدی زیندانیانی سیاسی 11/12/2019 هەوڕەمان حەمە شەریف ئامادە نەبوو. لێژنەی دارایی و کاروباری ئابووری 11/12/2019 ئەرشەد حوسێن محەممەد مۆڵەت. لێژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگای مەدەنی وەرزش و لاوان 11/12/2019 جەلال محەممەد عەبدوڵڵا فەیسەل عەباس عەولە مۆڵەت. لێژنەی کاروباری تەندروستی ژینگەی ماف بەکاربەر 11/12/2019 کاظم فاروق نامیق مۆڵەت. لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە 11/12/2019 سیپان سالم حەسەن ئامادە نەبوو. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستانەکەین کە لەمڕۆ بەدواوە هەموو ئامادە نەبوونەکان بە مۆڵەت و بێمۆڵەت دانیشتەکانی پەرلەمان لەگەڵ کۆبنەوەی لیژنەکان لە سایتی فەرمی پەرلەمان بڵاو بکرێتەوە. ئەمە یەک. دوو هاوکات داوای لەکەین مۆڵەتی هەر پەرلەمانتارێک لە لیژنە و لە کۆبنەوەکانی پەرلەمان بۆمان دیاری بکە ئەویش بڵاو دەکرێتەوە چونکە ئێمە پێمان وایە مۆڵەتەکان زۆر بوون و لە حاڵەتی ئاسایی چوونەتە دەرەوە. بەڵێ بەڕێزانن دامانی پەرلەمان ئێستا دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کاری کۆبنەوەکەمانەکەین. بەڵێ کاکمە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من دوو خاڵی پێڕەوم هەیە حەزەکەم بیخەمە بەردەستی بەڕێستان و ئەندامانی بەڕێزی پەرلەمان. یەکەمیان پاڵپشت بە مادەی 89 بڕگەی یەکەم لە پێڕەوی ناوخۆ ئێمە یاداشتێکمان بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەرز کردەوە بە ئیمزای 12 پەرلەمانتار کەسیانیان سەرۆکی فراکسیۆنە. نیگەرانیمان نیشاندا لەسەر دانیشتنی ژمارە نوۆی ئاسایی ڕۆژی سێشەمەی ڕابردوو 10/12/2019 لەسەر ئەوەی لە دانیشتنی ژمارەی ڕابردوو کە دانیشتنی ژمارە خوێندنەوەی دووەمە بۆ یاسایەک پێشنیازێک خرایە دەنگدانەوە و یەکلا کرایەوە کە پەیوەندی بە قەدەغەکراوەکان ڕێگای پێنەدراوەکانی یاسای ڕێخستنی ڕیکلامەکات. ئەمە خرایە دەنگدانەوە هەرچەند لە ناو راپۆرتەکەی راپۆرتی لیژنەی هاوبەشی لیژنەی ڕۆشنبیری و پەیوەنددار بەو مەسەلەیە وەکو پێشنیازێکەمە وەرگیراوە ئەمە باتڵ کراوەتەوە دەنگدانەکە. بەڵام دیسانەوە ئەوەی کەین بە پێی پەیڕەوی ناوخۆ دەبێت لە دانیشتنی دووەمدا مناقەشە بکرێ بۆ مادەیەک بە حکمی ئەوەوە یەکلا کرایەوە مناقەشە نەکرا بۆ مادەی بڕگەی دووەم. بۆیە من داواکەم ئەم مەسەلەی معالەجەیەکی قانونی بۆ بکرێەوە ئەبێ مناقەشەی ئەم مادەی بکرێتەوەی کە پەیوەنددارە بە یاسای ڕێخستنی ڕیکلام چونکە ڕۆحی یاساکەیە کە پەیوەنددارە بە ڕێگا پێنەدراوەکان. ئەوە خاڵی یەکەمیان. خاڵی دووەمیان ئەوەی کە پێشێلکاری پێڕەوە من داوا لە بەڕێستانەکەم پاڵپشت بە مادەکانی 58 59 60 کە پەیوەنددارە بە ئاراستەکردنی پرسیار بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیریان یا بۆ کەسی پەیوەنددار وەزیری پەیوەنددار و پاڵپشت بە مادەی 60 بڕگەی سێمیان دەبێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ماوەی 7 ڕۆژ یاخود ئەو پەڕی 21 ڕۆژ وەڵام درێتەوە. من لە 2/9 واتە زیاتر لە 3 مانگ لەمەوبەر نزیکەی 3 مانگونی و پرسیارێکم ئاڕاستی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە دەربارەی مەسلەی گەڕاندنەوەی پاشەکەوتی موچە خۆرانی هەرێمی کوردستان. تا ئێستا وەڵامە نەدراوەتەوە چاوەڕوانمانەکرد لە ناو یاسای پەیوەنددار بە مەسلەی چاکسازی ئەم مەسلەی جێگی کرایە و سپاسان. خۆی خاڵی پەیڕەوی نابێت لە 1 دقە زیاتر بێ بەڕێستان دەزانن. سەبارەت بە خاڵی پەیڕەوی یەکەمتان دەرفەت دەدەینە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان چکە جەنابیان سەرۆکاتی کۆبوونەوەی پێشووی پەرلەمانی کوردستانی کردووە. سەبارەت بە خاڵی دووەمتان ئێمە نووسراوی جەختکردنەوەمان ناردووە. ئەگەر حکوومەت دوای ئەوەش وەڵام ناداتەوە جارەکەی تریش و دانیشتنەکەی تریژ وتمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەتوانن بچنە قۆناغی دووەمی پرۆسەی چاودێری کە پرۆسەی پرساندنە. سوپاس. فەرموون. سوپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان سوپاس بۆ بەڕێز کاکمان بۆ ئەو تێبینیە. بەڵام پێمان وایە خاڵەکەی خاڵی پەیڕەوی نەبوو لەبەرەوەی لە دانیشتنی پێشووتر ئەگەر ورد سەیری خاڵی مادەی 59 بڕگەی یەکەم و دووەم بکرێ لە دانیشتنی خوێندنەوەی دووەم دەنگ بۆ پێشنیازە یاساکە نادرێیان بۆ پرۆژەکە نادرێتە بۆ کۆی پرۆژەکە نادرێ. ئێمە فەراقێکی پەیڕەویمانەیە بەڕێزان بە پێی مادەی 91 هەر پێشنیازە یاس هەر پێشنیارێک ئەگەر ڕای سێ پەرلەمانتاری لەگەڵ بووی اینجا داخلەکرێ بۆ دەنگدان. بەڵام ڕای بەڕێز وەزیری هەرێم کە ئەندامی دەسەڵاتی جێبەجێکردنە پێشنیازێکی خستۆتە ڕوو بەبێ ئەوەی حەسفی ئەو 27 ڕێگە پێنەدراوی کە جەناب باسکەی سەر لە راپۆرتە هاوبەشەکە هەیە. بۆیە بە پێی مادەی 90 هەم ئەو ڕایی کە بەڕێز وەزیری هەرێم خستێ ڕوو لەگەڵ ئەوەی کە لە ئەسڵی راپۆرتەکە لە دانیشتنی پێشووترات و هەردووکی لە ناو راپۆرتی ئێستا هەیە. بۆیە بە پێی پەیڕەو ئێستا ئێوە سەرپشکن لەوەی دەنگ بەو ڕایە ئەدەن
کە بەڕێز وەزیری هەرێم خستی ڕوو لیژنە تایبەتمەندەکان پەسەندیان کرد بەڵام لەبەرەوەی فەراقێکی پەیڕەویمان و عرفێکی پەرلەمانیشە کە پێمان باش بۆ ئەو فەراقە پەیڕەوێ بە دەنگی پەرلەمانتاران ئەو پێشنیازی ڕای وەزیر وەربگیرێ بۆی تووشی ئەو ئیشکارە نەبین ئەگەر ڕای وەزیرمان وەرگرتایە و دەنگی پەرلەمانتارانمان نەزانیە و ڕای لیژنەکانمان نەکردا ئێستا پێتانەوتین بەپێی کام خاڵی پەیڕەوی ڕای وەزیرێک وەرەگرن بەبێ ڕای پەرلەمانتارەکان وەرەگرن زۆر سپاس و لەبەرەوەی هیچ خاڵێکی ناپەیڕەویتیانە لیژنەی تایبەتمەندی دەتوان وەڵامتان بنەوە. بەڵێ سوپاس فەرمونون سەرچنار خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاماژە بە مادەی 49 بڕگەی یەکەم خاڵی 2 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان من لە 18/9/2019 ینی بۆ 3 مانگە چێ بیرۆکە یەکەم خستۆتە ڕوو بۆ سەرۆکایەتی پەرلەمان تایبەت بە پێکێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە پێم وایە کێشەیەکی گشتیەوە تێدا پێشنیاز و چارەسەریش خستۆتە ڕوو بەڵام تا ئێستا نەخراوەتە بەرنامەی کارەوە کە بە دوای 48 سەعات لە گەیاندنی پرۆژەکە بە سەرۆکایەتی بخرایەتە بەرنامەی کار داواکانی ڕوونکردنەوەمان بەنێ. سپاس. ڕاستە جەنابتانەوەتان پێشکەش کرد بوو ئێمە لە کۆبوونەوەیەکی سەرۆکایەتی بڕیارماندا لیژنەیەک لە پەرلەمانتارانی شاری هەڵەبجە دروست بکەین بۆی بەدواداچوون بکە و راپۆرتێکمان پێ بێنێتەوە و سەردانی لایەنە سیاسیەکان بکە ئێمە ڕایان دەسپێرین بە ناو بۆ ئەوەی بڕۆن ئەو سەردانە بکەن. سپاس. بڕگەی یەکەمی بەرنامەی کاری کۆبوونەوەکەمان جێبەجێەکەین کە بریتیە لە خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکانی تر بەپێی حکمی بڕگەی چوارەمی مادەی 80 و مادەی 81 و بڕگەی یەکەمی مادەی 83 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆ مەبەستە داوا لە بەڕێزان لە لیژنەی یاساییەکەن بفەرمن بۆ شوێنی خۆیان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادە 84 لە بڕگەی یەکەم دەبێت لیژنەی تایبەتمەند لە ماوەی 21 ڕۆژدا راپۆرتی خۆی لەسەر پرۆژەیان پێشنیاز یاسا و بڕیارەکان ئامادە بکات لەسەر فەرمانبەرانی گرێبەست بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست دیارە ئاراستی لیژنەی یاسایی کراوە بەڵام لیژنەی یاسایی سەرۆکایەتی دەڵێ هیچ نووسراوێک بە فەرمی بۆ راپۆر بنووسین ئاراستی لیژنەکەمان نەکراوە تەنها بۆ ئاگاداری نووسراومان ئاراستەکراوە بۆیە داوای ڕوونکردنەوە دەکەم و هەروەها خاڵی تری پەیڕەویم بەپێی مادە 37 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەگەر بۆ دەستەی سەرۆکایەتی ڕوون بۆ کەیەکێک لە لیژنە هەمیشەییەکان لە ڕاپەڕاندنی کارەکانی کەم تەرخەم بوو ئەوە هەوڵەکانی دەستەی سەرۆکایەتی هەوڵەکانی دەخاتە گەڕ بۆ کارەکردنی لیژنەکە بەڵام ئەگەر نەیتوانی لەسەر دەستەی سەرۆکایەتی پێویستە
ئەندامی نوێ بۆ لیژنەکە بپاڵێت بە پێی ئەو ڕێکارانی لەم پەیڕەوەدا هاتوون ئایا دەستەی سەرۆکایەتی ئەو ڕێکارانی لە پەیڕەوەدا هاتوون گرتوویەتە بەر چکە بەڕاستی لیژنەی هەمیشەی پەرلەمان هەیە و خۆتان ئاماژەتان گەیشت ئەبێ یەک دقە بێت جەنابەت قانونیت ئێمە ڕاستەوخۆی یەک ڕۆژ دوای خوێندنەوەی یەکەمی پرۆژە پێشنیازە بڕیارەکە ئاراستەی بەڕێزان لیژنەی یاساییمان کردووە بە هەمان ئەو کڵێشەی کە هەموو پێشنیازە یاسا و بڕیارەکانی تری پەرلەمانی بۆ ئاراستەی لیژنەی تایبەتمەندەکەی واتە کڵێشەیەکی دیاریکراوە ئەڵێ بۆ دیراستکردن و ئاگادارکردنەوەمان لە ڕاتان بۆ هەمووی هەمان کڵێشەمانەیە پێشنیازە بڕیاری دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەستیش بە هەمان کڵێشە ئاراستەی بەڕێزان لە لیژنەی یاسایی کراوە و بەڕێز ئەندامی لیژنەی یاساییت دەتوانی داوای کۆبوونەوە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی دەستەی سەرۆکایەتی لیژنەی تایبەتمەند کە لیژنەی یاساییە بکەیت دەرفەتت دەدەم دووهەم بێگومان ئەگەر وەختەکە تێبپەڕێت بەڕێز سەرۆکی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان دەسەڵاتی ئەوەی هەیە بە گوێرەی پەیڕەوی ناوخۆ لیژنەکان ئاگادار بکاتەوە و ئیجراعاتیان لەگەڵ بکە بەڵام هیوادارم هەمان ئیجراعات و هەمان پەرۆشیتان هەبێ بۆ هەموو ئەو پێشنیازە یاسا و بڕیارانەی تر کە پێشکەشی لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان کراون و تیانایەکە 85 ڕۆژ بۆ 90 ڕۆژی بەسەراتیە پەڕیوە و ئەرکەکانی خۆتان بۆکو ئەوی کە لە ناو لیژنەکان پێویستە جێبەجێ بکەن ئێمە لێرە ئەگەر لیژنەی یاسایی پێیان وایە ئەوە سیفەتی ئەوەی تیان نییە کە ئەوان دەبێ راپۆرت بنووسن لێرە بە ڕسمی پیان ڕادەگەێنین کە ئەوان دەتوانن راپۆرت بنووسن سپاس بەڵێ بەڵێ جەناب بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو سەرۆکی لیژنەی یاسایی حەستیام هەندێک ڕوونکردنەوە بدەم ئەیەکێ دیف پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانê جارێ لیژنە یاسایی لیژنە تایبەتمەند نینە پێشنیازە یاسا هەمیشەیکردنا فەرمانبەرێت گرێبەست ڕاستە ئەم لیژنە تایبەتمەندن سەر هەمی پێشنیازێت یاسا بەس کەنگی پشتی لیژنە تایبەتمەند یان معنی راپۆرتا خۆ ئامادەت کرد وی وەختی لیژنە یاساییژی لیژنە تایبەتمەندە شڕۆی یاساییڤە جارێ لیژنە یاسایی وەکو لجنه مختص نه لجنه مختصه و یک دو داخوازش سروگاتیا پارلمان کوردستانیت کم یان نظفران با رأی ورگرتنا انجمن وزیران السربابت و سرپیشنیازت یاسایی یان اگر رأي أنجمن وزيران ورجر بيتفيا جيل ديف بيروي جي أم رزيل الرأي أنجمن وزيران وربجرين نسراو السروكاتيا برلماني بوما هاتيا وكل لجنة ياساي هر چند امنا لجنة طيبت مندن لجنة إيكام لجنة نينن نسراو هاتيا الإيكي دوازده نسراو السروكاتيا هاتيا بيجت فرمون بفرمون بو آگاداریتان اما نسراوي أنجمن وزيرانه إي باشا نسراو أنجمن وزيران هاو بيجه حکومت انجمن وزیرانیات بیجت موقفی سلبی نبوده موقفی ایجابیت بیجت ما دست بکوکرنا معلومات کلی پریکا برای وزیر مالیه کی توابو او کات او نصراو او للی من هيا سروکی پارلمان او نصراو علیه کی 12 هاتو ابو لجنه یاسایی اگر حزده کی دقیق نصراو که هموی دخوینم برای سروکی لجنه یاسایی برستان ئێمە نووسراوێکمان بە ڕسمی یەک ڕۆژ ڕاستە و خۆ دوای خوێندنەوەی یەکەمی پرۆژە پێشنیازە بڕیاری فەرمانبەرانی گرێبەست نەناردۆ بۆ لیژنەی تایبەتمەند دەڵێن وەکو بەو کڵێشەیە کە هەموو پێشنیازە بڕیار و پێشنیازە یاساکانتان بۆ دەنێرین دەڵێن بفەرمونون بۆ ئاگاداریتان و دیراستکردنی و ئاگادارکردنەوەمان لە ڕاتان بەڵێ نردومانە برای سرگو پارلمانی او نصراوی هاتی و نصراو کادجی هاتی ایکی 12 جماره کاف 1658 و نصراو انجمن وزیران بو چه بو لجنه یاسایی فرایگیری مدویت از وی مرمی بزانم مانه الدیف پیروی نافقوی پارلمانی پیتویه هر پیش نیازه یاسایی کوبارگرانی دارای درست کرد امر انجمن وزیران حکومت ور بگیرن که وقت نصراو انجمن وزیران رسمی هات یا بو سروگاتیا پارلمانی الدیف نصراو من آماجه بگیری یا بو لجنه یاسایی هاتی موقف انجمن وزیران سلبی نبود سروی پیش نیازه یاسایی که وقت یان پیتویه ام رئیس انجمن وزیران نگیرین نصراوی یان اگر هم هر پیگیری نصراو و موقف انجمن وزیران نکیم بو پناه با انجمن وزیران بین سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە دوو نووسراومان ناردۆ بۆ لیژنەی یاسایی یەکێکیان ڕاستەوخۆ یەک ڕۆژ دوای خوێندنەوەی یەکەمی پێشنیازە بڕیاری دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست بەو کڵێشەیی کە هەموو پێشنیازە بڕیار و یاسایەکی تریان بۆ نێرین بۆ نووسینی راپۆرت
ئەمەی کە یەکی دوانزە کە جەنابیان کاک سەرۆکی لیژنەی یاسایی باسی دەکا کاک بژار ئەوە وەڵامی دووەمی ئەنجومەنی وەزیرانە نردومانە بۆیان بۆ ئاگداریان ئەمە یەکەم دووهەم ئێمە لەبەرەوەی لە کۆبوونەوەی خوێندنەوەی یەکەم پێشنیازە بڕیاری دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەستمان تەنها ئاراستەی یەک لیژنە کرد بوو کە لیژنەی یاسایی بوو هەر کاتێک پێشنیازی بڕیارێک یان یاسایەک بە تەنها ئاراستەی لیژنەی یاسایی بکرێ کە حاڵەتی وامان زۆر هەبووە مەسەلەن پێشنیازە بڕیاری یاسای کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بە تەنها ئاراستەی یەک لیژنە کرابوو کە لیژنەی یاسایی بوو ئەو لیژنەیە خۆی لیژنەی تایبەتمەند و لیژنەی یاساییشە هەردوو ئەرکەکە بەجێگێنێ بەڵام ئەگەر هاتوو لیژنەی یاسایی بۆ خۆیان کۆبوونەوەیان کرد پێیان وابوو ڕەئیان وابوو لیژنەیەکی تریش دەبێ ڕەئی هەبێ لە بابەتی دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست ئەوە بە گوێرەی پەیڕە و ڕێپێدراون و هیچ شتێک ڕێگر نییە لەوەی کە دەستەی سەرۆکایەتی ئاگدار بکەنەوە و داوای لێ بکەن کە دەیانەوێت لیژنەیەکی تری پەرلەمانی کوردستان ڕای هەبێ لەسەر ئەو پێشنیازە یاسایە ئەو پێشنیازە یاساییان ئەو پێشنیازە بڕیارە فەرمون کاک عەباس دەرفەتت دەدەم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەم پرۆژە یاسایە بەڕاستی گفتوگۆیەکان بەرەو ئاراستەیەک دەڕوا من دەمەوێت ڕوونکردنەوەیەک بدەم سەبارەت بە نووسراوی گرێبەستەکان لە حەفتەی مانگ دەتوانن ئێستا کە داوا لە شوێنی پەیوەنددار بە دەرکردنی نووسراوە بکەن نووسرا و ئاراستەی لیژنەی یاسایی کراوە بۆ ئامادەکردنی نووسین ئێمە تەنها 2 هەفتە احتراما بۆ ئەوەی لەم پەرلەمانە جەنابتان ئاراستەی پەرلەمانتارانتان کرد ئێمەش بەشێک لەم پەرلەمانتارانە بۆ چاوەڕوانی حکوومەت بەڵێنمان بە پەرلەمانتاران و بە دەرەوەی پەرلەمانتارە و خەڵکانێک کە چاوەڕوانیان پرۆژەن ئەم 2 هەفتەیە وەستاوین من لە لیژنەکە برای بەڕێزم کاک بژار و هەموو ئەو برایانی لەگەر من وتومە ئێستا ئێمە کاتی وماناتۆ ئێمە نووسراوەکە ئاراستەی سەرۆکایەتی بکەینەوە ڕاستە 2 نووسراومان بواتوە نووسراوێکیان بە ئیمزای سەرۆکی پەرلەمان لە حەفتەی مانگا نووسراوێکیان لە 12 مانگ وەڵامەکەی حکوومەتمان بۆ هاتووە کە ئەمە ڕایانە بە واژۆی جێگری سەرۆکی پەرلەمانە بۆیە بەڕاستی ئەم بابەتە حەقا ئەلێرانە هەم لە بەردەمی ئەندامانی پەرلەمان یەکلا بکرێتەوە ئەگە ئەم نووسراوە هەبێت ئێمە ڕابسپێردرێنەوە جارێشتر بۆی ئەمە نەبێتە قسە و مەوزوعی ئەم پرۆژێش بەڕاستی دیزە بە دەرخۆنە نەکرێەوە گەوانی تر لە بەروی حکوومەت بە ڕەسمی وەڵامی داوەتینەوە کە دەرێت دەتوانین بارگرانی دارایی نیە ئەم ئیشە بکەین بەڵام پێویستی بەهەندێ ئەحسا و ئامار بووە ئامارەکەش دەتوانین لە ماوەی مانگێکە ئەگەر نەتوان ئامادەیکەن من پێم وایە تەنها بۆ چاوبەستەش بێ زۆر سوپاس کاک سۆران فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم ئەو پرۆژە بڕیا و پێشنیازە بڕیارەی گرێبەستەکان ئاراستەی لیژنەی داراییش بکرێت چکە وەک بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی ئاماژەی پێکرد تەنها لە تایبەتمەندی لیژنەی یاسایی نییە و پرسە بۆیە داواکارم بارگرانیەکە هەر لەسەر ئەوان نەبێ ئاراستەی لیژنەی داراییش بکرێت زۆر با کۆبوونەوەیکی خۆیان بکەن و ئاراستەی لیژنەی دارایی بکەن کۆبوونەوەیکی خۆیان بکەن داوای ئەوە بکەن کە دەیانەوێت ڕای لیژنەی دارایی هەبێ ئەگەر بڕیاریان داوەکو لیژنە ئەو کاتە دەتوانین ئاراستەی جەنابتانیش بکەین بەڵێ فەرموون بڕگەی دووەمی بەرنامەی کار دەست بە جێبەجێکردنی بکەن ببورن بڕگەی یەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و پەخشین و امتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان داش عێراق کە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داش عێراق پێشکەش بە پەرلەمانی کوردستان کراوە ئەم پرۆژە یاسایە لە 19 مادە پێکهاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن داوا لە بەڕێستان دەکەین ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان بکرێت سپاس بەڵێ زۆر سپاس ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەکانی پێشمەرگە ناوخۆ کاروبار یاسایی دارایی شەهیدان دەکرێت لەگەڵ سەرجەم ئەندامانی بەڕێزی پەرلەمان زۆر سپاس بڕگەی دووەم فەرموون کاک جەلال بەسەرچە بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە مادەی 84 بڕگەی دووەم وەک دەزانرێت ئەم پرۆژە یاسا ئەهمیێتێکی گرنگی هەیە و زۆر دەمێکە هاوڵاتیان و هاونیشتیمانیان لە چاوەڕوانیدان و دەشزانرێت لە مانگی یەک دەکەوێتە پشووی یاسادانانەوە بۆیە داوا لە بەڕێستان دەکەم سیفەتی ئیستیعجال سیفەتی بەپەلە بم پرۆژە یاسا بدرێت سوپاسدانەکەی باڵێ زۆر سپاس فەرموون کاک زانە بەڕێز سەرۆکی پەرلەمان من بووم یەکێکتان یا تۆ یا کاک زانە بە دڵی خۆتان فەرموون کاک بەهمەت ببوورە بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعاً پرۆژە یاسای چاکسازی لەبەرەوەی
ماوەیەکی زۆرە خەڵکی کوردستان چاوەڕێیەکە و لە خولی پێشوشەوە تا ئێستا خەڵک چاوەڕێیەکە و پرۆژه یاسایەکی گرنگە و هەمومانیش وعدمان بە خەڵک داوەکە و پرۆژەیە تێپەڕێنین بۆیە بەپێی مادەی 92 لە پەیڕەوی ناوخۆ داواکارم سیفەتی بەپەلە بدرێتە ئەو پرۆژەیە و بۆ ئەوەی نەگەینە پشووی پەرلەمانی پرۆژەکە تێپەڕێنین. زۆر سپاس. کاک زانا فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشگیری لە ڕایەکەی هەردوو بەڕێزان کاک جەلال و کاک بەهمەن دەکەم بۆ ئەوەی خەسڵەتی بەپەلە بدرێتە پرۆژە یاسای چاکسازی. زۆر سپاس. پێدانی خەسڵەتی بەپەلە بە پرۆژە یاسای چاکسازیە خینە دەنگدان فەرمونون. ئەو بەڕێزەی دەیەوێت دەنگی پێ بدات فەرمێ. بەڕێزان زۆر سپاس. پرۆژە یاسای چاکسازی بە دەنگی 85 ئەندامی بەڕێزی پەرلەمان سیفەتی بەپەلەی پێدرا. زۆر سپاس. بڕگەی دووەمی بەرنامەی کار فەرموون بۆ جێبەجێکردنی بڕگەی دووەمی بەرنامەی کار کە بریتیە لە دەنگدان لەسەر پێشنیازە یاسای ڕیکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان عێراق بە پێی حکمی مادەکانی 90 91 93 96 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوا لە سەرۆکایەتی لیژنەکانی شارەوانی و ڕۆشنبیریژەکەین فەرمووین بێنە شوێنی خۆیان. بەڵێ کاک عەلی فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان هیچ پەرلەمانتارێک ئەو راپۆرتەی لە بەردەستان نییە کە ئێستا دەنگی پێدرێ. ئەین چۆن دەنگ بەم؟ بەڵێ بەڕێز کاک عەلی ئەگەر سەری پێڕەوەکەی بەردەستی جەنابتان بکەی ئەبێ ئەندامی پەرلەمان خۆی لە ماوەی نێوان نووسینی راپۆرتی سێهەم یان راپۆرتی دەنگدان و ڕۆژی دەنگدان خۆی داوا بکە. هەر بەڕێزێکتان خۆی داوای کا بەسەر چاو و بزانم ئێستا هەندێکی حازریش هەیە ئەوەی حازرە بۆیان بێنن دەبێت خۆتان داواکەن. راپۆرتی خوێندنەوەی دووەم ئێمە ئیجبارین بۆتان دانین بەڵام سێم ئیجبار نین لە ڕاستیە. با چۆن دانراوە لە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان داوا دەکەن. ببورن راپۆرتی سێم لە سکرتێر داوا دەکرێت نەک لە جێگری سەر. کاک ژار فەرموون برام. کاک دلێ
برای سەرۆکی پەرلەمان ئەمە دەقی ڕاپۆرتی لژنەی هاوبەشە بەڵێ فەرموون بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت ڕاپۆرتی هاوبەش لژنەی کاروباری یاسایی و لژنەی شارەوانی گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار و لژنەی ڕەوشەمبیری و کۆمەلگای مەدەنی و وەرزش و لاوان ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 15/12/2019 کاتژمێر 11 پێش نیوەڕۆک و بوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتەویکردن و داڕشتنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراون سەبارەت بە پێشنیازی یاسای ڕێکخستنی ڕیکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق لە دانیشتنی خوێندنەوەی دوامدا دوای گفتوگۆکردن لژنەکان گەیشتنە ئەنجامانەی خوارەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ناونیشانی پێشنیازی یاسا هیچ پێشنیارێک نییە بەڵێ کەواتە وەک خۆی ڕێکخستنی ڕیکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بفەرمونون هەر بەڕێزێک ڕەزامەندە کە ناونیشانی ئەم یاسایە بریتی بێ لە ڕێکخستنی ڕیکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق با دەست بەرزکاتەوە زۆر سوپاس ناونیشانەکە بەو شێوەیە بە دەنگی 84 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت مادەی 1 5 پێشنیار هەیە بەڕێزان ڕاپۆرتەکەتان لە بەردەست نییە با بێدەنگ بین بە یەکەوە گوێ بگرین زانین سەرۆکی لیژنەی یاسایی چیمان بۆ خوێنێتەوە فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت مادەی 1 5 پێشنیار هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی تەنیا لە بڕگەی هەشتم دەستەواژەی خزمەتگوزاریەکە بگۆڕێت بۆ چالاکیەکی بازرگانی میدیایی پێشنیاری دووەم بەڵێ وەک خۆی تەنیا بڕگەی حوتەم بەم شێوەیە لێ بکرێت یەکەی کارگێری شارەوانیەکانی پارێزگا و قەزا و ناحیەکان پێشنیاری سێەم وەک خۆی تەنیا لە بڕگەکانی سێەم و چوارەمدا ناوی وەزیر و وەزارەتی شارەوانی گەشت و گوزار زیاد بکرێ پێشنیاری چوارەم وەک خۆی مادە 1 زاراوەکان جەنابی سەرۆک پێویست دەکات بخوێنم ئەسڵەکەی مادە 1 مادە 1 زاراوە پێویست نییە پێشنیاری پێنجەم پێشنیاری لژنەی هاوبەشە بە پێ ئەو دەسەڵاتانەی مادەی نۆتۆیەک بەرگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لژنەی یاسایی و لژنەی تایبەتمەند دراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخینە ڕۆ و داوا دەکەین بخرێتە دەنگدان مادە 1 وەک خۆی تەنیا بەرگەی حوتەم لا بدرێت و بەرگەکانی هەشتەم و دوازدەم و چواردەم بکرێتە یەک بەرگە هەر بە زنجیرەی بەرگەی هەشتەم و بەم شێوەیە لێ بکرێت ڕیکلامی بازرگانی خزمەتگوزاریەکە لە ڕێی بەکارهێنانی ئامرازەکانی میدیا و ئامرازەکانی پەیوەندیکردن و هەر شێوازێک لە شێوازەکانی ڕاگەیاندن و هویەکانی گواستنەوەی زەمینی و ئاوی و ئەسمانی و لە ڕێگای تابلۆ و دیوار و سکرین بە ئامانجی ڕەوەژدان بە کاڵا یان خزمەتگوزاری یان بەرهەم بۆ مەبەستی هاندانی بەکاربەر بۆ کڕینی یان بەکارهێنانی بەڵێ زۆر سوپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە گوێرەی پەیڕەوی ناوخۆ ئێستا یەک ئێمە ئەو پێشنیازانەی کە بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی پێش و پێشنیازیان کردووە لەگەڵ مادەکە وەکو خۆی و لەگەڵ پێشنیازی لیژنەی هاوبەش یەکێک ئەخەینە دەنگدان هەرێکەیان زۆرترین دەنگی هێنا ئەوە بە پەسەندکراو دادەنرێ بەڕێزان پێشنیازی یەکەم فەرموون بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی بیخێنەرەوە یەکەم
برای سروگی پارلمان پیشنیاری یکم وەک خۆی تەنیا لە بەرگەی هەشتم دەستەواژەی خزمەتگوزاریەکە بگۆڕێت بۆ چاڵاکیەکی بازرگانی میدیایی. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە بادەست بەرزکاتەوە. بەڵێ زۆر سپاس یەک کەسی لەگەڵە پێشنیازی دووەم فەرمونون. برای سروگی پارلمان پیشنیاری دوم وەک خۆی تەنیا بەرگەی حوتەم بەم شێوەیە لێ بکرێت. یەکەی کارگیری شارەوانیەکانی پارێزگا و قەزا و نەحیەکان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێکتان لەگەڵ پێشنیاری دووەمە بادەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە سێهەم فەرمونون. برای سروگی پارلمان پیشنیاری سێم وەک خۆی تەنیا لە بەرگەکانی سێم و چوارەمدا ناوی وەزیر و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار زیاد بکرێ. زۆر سپاس بەڕێزان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە پێشنیازی سێم ببێتە مادەیەکی یاساکە بادەست بەرزکاتەوە. یەک کەس زۆر سپاس. بەڵێ پێشنیازی چوارم. برای سروگی پارلمان پیشنیاری چوارم وەک خۆی بخوێننەوە. مادە یەک زاراوەکان مەبەست لەو زاراوانەی لەم یاسادا هاتوون مانەکانیان لە بەرامبەریاندا نووسراوە. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق. دووەم حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق. سێەم وەزیری ڕەوشەنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق. چوارەم وەزارەتی ڕەوشەنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق. پێنجەم ئامرازەکانی میدیا تەلەڤیزیۆن رادیۆ تۆر و ماڵپەر ئەلکترۆنیەکان و ڕۆژنامە و گۆڤار و چاپکراوی دیکە. شەشەم ئامرازەکانی پەیوەندیکردن هێلەکانی تەلەفۆن تۆرە کۆمەڵاتیەکان و ئامرازەکانی دیکەی پەیوەندیکردن دەگرێتەوە. حوتەم یەکەی کارگێری پارێزگا قەزا ناحیە. هەشتەم ڕیکلامی بازرگانی خزمەتگوزاریەکە لە ڕێی بەکارهێنانی ئامرازەکانی میدیا و ئامرازەکانی پەیوەندیکردن و هەر شێوازێک لە شێوازەکانی ڕاگەیاندن بە ئامانجی ڕەوەژدان بە کاڵا یان خزمەتگوزاری یان بەرهەم بوو مەبەستی هاندانی بە کاربەر بۆ کڕینی یان بەکارهێنانی. نوێم داخوازیکاری ڕیکلام کەسێکی سروشتیان معنەویە کە داواکاری ڕیکلام دەکات بوو مەبەستی بەرزکردنەوەی ئاستی فرۆشتنی بەرهەمەکانی. دەیەم بەرهەمهێنی ڕیکلام کەسێک یان کۆمپانیایەکە کە ڕیکلام بەرهەم دەهێنێت و بە پێی داوای داخوازیکاری ڕیکلام دەبێت بوو مەبەستی بڵاوکردنەوەی جەماوەری. یازدەم بڵاوکەرەوەی ڕیکلام کەسێکی سروشتیان معنەویە کە ڕیکلام بڵاو دەکاتەوە بۆ ئەم بڵاوکردنەوەش پەنا دەباتە بەر ئامرازەکانی میدیا یان ئامرازەکانی پەیوەندیکردن. دوازدەم هۆیەکانی گواستنەوە تەواوی هۆیەکانی گواستنەوەی زەمینی و ئاوی و ئەسمانی دەگرێتەوە. سێزدەم کاڵا بەرهەمێکە بکێشرێت یان بپێورێت بە مەرجێک قەدەغەکراو نەبێت. چواردەم دیواربەند ئەو دیوارەیە کە ڕیکلامی پێدا هەڵدەواسرێت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێکتان لەگەڵەوەیە کە مادەکە بەو شێوەیە پەسەند کرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە بادەست بەرزکاتەوە. زۆر سپاس کەسی لەگەڵ نییە. پێشنیازانە لە کوێوە هاتوون؟ بەڵێ فەرمونون وەک خۆی و ئەوانی تریش فەرمونون. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی برای سروگی پارلمان پیشنیاری پێنجەم پیشنیاری لیژنەی هاوبەشە. مادە یەک وەک خۆی تەنیا بەرگەی حوتەم لا بدرێت بۆ بەرگەکانی هەشتەم و دوازدەیەم و چواردەیەم بکرێتە یەک بەرگە هەر بە زنجیرەی بەرگەی هەشتەم بەم شێوە لێ بکرێت. ڕیکلامی بازرگانی خزمەتگوزاریەکە لە ڕێی بەکارهێنانی ئامرازەکانی میدیا و ئامرازەکانی پەیوەندیکردن و هەر شێوازێک لە شێوازەکانی ڕاگەیاندن و هویەکانی گواستنەوەی زەمینی و ئاوی و ئاسمانی لە ڕێگای تابلۆ و دیوار و سکرین بە ئامانجی ڕەوەژدان بە کاڵایان خزمەتگوزاری یان بەرهەم بوو مەبەستی هاندانی بەکاربەر بۆ کڕینی یان بەکارهێنانی.
بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەسێک و هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە مادەی یەکەم بەو شێوەیە پەسەند بکرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە با دەست بەرزکاتەوە. بەڵێ بەڵێ ئێمە لە دەنگدانین. بەڵێ یەک خۆی ئێمە چوینەتە قۆناغی دەنگدانەوە فەرمونون. بەڵێ 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 دەرفەتە دەدەم بەسەر چاو. بەڵێ ئەخر پەیڕە و دەڵێ کە چوویتە دەنگدان قسەکردنی تێدانیە کاکمەم منیش دەستم گیراوە ناتوانم دەرفەتت بدەم. بەڵێ 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 سپاس بە دەنگی 69 ئەندامی پەرلەمان مادەی یەکەم پەسەندکرا. فەرمونون کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو راپۆرتی هاوبەشەی لیژنەکە لە بەردەستمانایە ئەگەر دیقەت بن لە لاپەڕەی چوارەمیە لە خوارەوە نووساوە پێشنیازی لیژنەی هاوبەش بەپێی ئەو دەسەڵاتی لە مادەی 91 بڕگەی چوارەم. قسەکە چییە؟ مادەی 91 بڕگەی چوارەم لە پەیڕەوە مادەی 91 بڕگەی چوارەمی تیانە. ئێمە تعدیلمان کرد. ئیشکالەکە لەوەیە تا ئێستا کە وەکو لە دانیشتنی ڕابردووە کاکسۆران باسی کرد پێویستمانە نوسخەی تازە بخرێتە بەردەستمان. بەڵێ نوسخەی تازە لە تەبعا. بەڵێ فەرمونون مادەی دووەم. بەڵێ فەرمونون. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دووەم چوار پێشنیار هەیە. پێشنیار یەکەم مادەکەوەکو خۆی تەنها بڕگەیەک زیاد بکرێ بەم شێوەیە پێویستە هەموو ڕێکلامێک بە فلتەری وەزارەتی ڕۆشنبیریدا تێپەڕێت پێش بڵاوکردنەوەی. پێشنیاری دووەم وەک خۆی تەنها بڕگەی نوێم بەم شێوەی لێ بکرێت ماوەی مۆڵەتی بڵاوکردنەوە و دانانی ڕێکلام تەنها 6 مانگ دەبێت و نوێ ناکرێتەوە. پێشنیاری سێم وەکو خۆی مەرجەگشتیەکان بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلامە. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمووی بخوێنمەوە یان بچمە پێشنیاری دواتر؟ بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری چوارەم پێشنیاری لیژنەی هاوبەشە بە پێی و دەسەڵاتەی کە مادەی 92 بڕگەی چوارەم لە پەیڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی یاسایی و تایبەتمەند دراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخینە ڕوو. وەک خۆی لەگەڵ ئەو گۆڕانکاریانەدا بڕگەکانی پێنجەم و شەشەم و حوتەم و هەشتەم و نوێم و دێم لا ببرێت. دوو بڕگەی سێم بەم شێوەی لێ بکرێت لە کاتی بەکارهێنانی توێژینەوە زانستیەکاندا پێویستە سەرچاو بەکارهێنراوەکان ئەکادیمی و پژڕاستکراوە بن. سێ بڕگەی دوانزدەم بەم شێوەی لێ بکرێت دەبێت ئامڕازەکانی میدیا ڕکلامی هۆشیاری نیشتیمانی و ڕۆشنبیری و تەندروستی و هاتوچۆ ئەو ڕکلامانەی کە تایبەتن بە پاراستنی مافەکانی مرۆڤ و ژنان بێ بەرامبەر بڵاو بکرێتەوە بۆ تەلەڤیزیۆنەکان لە 1 خولەک بۆ 4 خولەک لە ماوەی 24 کاتژمێری پەخش و بۆ چاپکراوەکانیش بەپێی ڕێنمایەکانی وەزارەت. زۆر سپاس. ئێستا مادەی دوو پێشنیار بۆمان بخوێنەوە بۆی بخینە دەنگدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوو پێشنیار یەکەم مادەکە وەکو خۆی تەنها بڕگەیەک زیاد بکرێت بەم شێوەیە پێویستە هەموو ڕێکلامێک بە فلتەری وەزارەتی ڕۆشنبیری تا تێپەڕێت پێش بڵاوکردنەوەی. بەڕێزان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە پێشنیاری یەکەم و کۆی بەڕێز سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری خوێندیەوە با دەست بەرزکاتەوە. یەک کەس سپاس. دکتۆرە فەرمونون. بوو لێرە جێگای نەکراوەتەوە کەچی چوار پەرلەمانتاریش پاڵپشتی کردبوو بەڵام لێرە لە راپۆرتەکەدا نییە. بەڵێ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی کاکبژار دکتۆرە پێشنیارێکی هەبووە لەگەڵ چوار پەرلەمانتار. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەو پێشنیازەی کە بەڕێز دکتۆرە گەلاوێش باسی کرد کە ئاماژەدان بوو بۆی کە ڕیکلام نابێت لە جامی سیارەکان بدرێن خو جامی سیارەکان ڕەش بکرێ
ئەم یاسایە کە پێشنیازە یاسایە کە ئەمڕۆ دەنگدانی لەسەرکرێ تایبەتە بە ڕیکلامی بازرگانیکردن ئەمە ناچێتە چوارچێوەی ڕیکلامی بازرگانیکردن بۆیە نەخراب پێش بەڵێ سپاس بەڵێ فەرمونون بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەمە ئەو پێشنیارەکەم ئاوا بوو دیچوارم جگە لەو حالەتانەی لە یاسادا دیاریکراون ڕێکلام لەسەر هۆیەکانی گواستنەوە ئەنجام دەدرێت بە ڕەزامەندی خاوەنەکە یان نوێنەری خاوەنی هۆیەکانی گواستەوە بەڵام نابێت لە پێشی جامی سیارە بێت یان ببێتە بەدیل جام ڕەش ینی ئاوا بوو پێشنیارەکەم بەڵێ 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 کاک بژار وەڵامێکی هەیە دکتۆرەگیان بەڕێ سەرۆکی پەرلەمان الفێرێ وەختێ بەحسێ هۆیەکانی گواستنەوەت کرد مەبەست نینە الفێرێ کۆ ڕیکلامێ دێ بجامێ ترۆمبێلێ بە جامە ترۆمبێلێ نایەتە تاریکردن لیف ڕێنمایەت وەزارەتە ناوخۆ ئەڤەل فێرێ بەحسێ هەندێک سیارات کرد ئەف سیارێت بالهەرگر یەتمازن ئەvێت نەقلا مەوادی کەن الفێرێ ئەول سەر هەیکلێ سیارێ ڕیکلام دروستە بەڵام سەر جامە سیارێ هەل دیف ڕێنمایەت وەزارەتە ناوخۆژی و ڕێنمایەت هاتوچێژی ناگونجێت جبر هندل فيري ما بس جي سيارات خلكي هولاتيت عادي نينا سياركيا دوتان تريلا سيارات مازنن هفت شركات تجاري كوريكلاما خل سرت نفيسن زۆر سپاس سەرۆکی پەرلەمان بەپێی نابێت تۆ بەبێ ئەوەی من ئیزت دەم قسە بکەی نابێ کاک دیاری فەرمونون با تەواوی کەم بەڵێ کاک دیاری بەڕێ سەرۆکی پەرلەمان وەڵامی هەردوو لیژنەی تایبەتمەند و سەرۆکی لیژنەی یاسایی بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان وەڵامێکی پەیڕەوی و مقنعکەر نییە لەبەرەوەی بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەر پێشنیازێک سێ کەس پشتگیری بکات لە خوێندنەوەی سێمدا دەبێ بخرێتە دەنگدانەوە بۆیە پێویستەوە پێشنیازە بخرێت دەنگدانەوە وەڵامەکان وەڵامێکی نەپەیڕەوی و نەمقنعکەرە سوپاس خۆی بەڵێ کاک جەلال فەرمونون کاک بژار با کاک جەلال قسە بکە دوایی فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە هەمووتان ئەزانن ئەگەر پێشنیارێک سێ کەس یا چوار کەس تەنانەت زیاتریش پشتیوانی بکە بەڵام لەگەڵ مەبادیئی عام و لەگەڵ قانونە بەرکارەکانی هەرێمی کوردستان نەگونجێت بۆیە بە هیچ شێوەیەک نابێت داخل جەلسەی دەنگدان بکرێت چونکە بۆ خۆت دەزانی قانون گریمانەیە گریمان دەنگی هێنا چۆن دەبێت بڕگەیەکە بێ مخالفەی بڕگەیەکی تر یاخود یاسایەکی تری بەرکاری هەرێمی کوردستان بۆیە ئێمە لە لیژنەی یاسایی بەدەر لەم پێشنیارە چەندین پێشنیاری تر لە ڕابردوو و لە ئێستاژەوە بۆ ئایندەش وا دەبێت کە نەگونجێت لەگەڵ مەبادیئی قانونیەکان کە نەگونجێت لەگەڵ قانونە بەرکارەکانی هەرێمی کوردستان بۆ ناچارە بین ئەو بڕگەیە ئیزافە نەکەین و داواکارم پەرلەمانتارانیش بەر لە بەرچاوگرتنی هەر بڕگەیەک بە لە بەرچاوگرتنی گونجاندنی وەشیاوی لەگەڵ قانونە بەرکارەکان پێشنیارەکانیان بکەن سوپاس بەڵێ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی قسێکتان هەیە بەڕێ سەرۆکی پەرلەمان هەر بوو تاکیدکردن الفێرێ ڕاستە لیف پەیڕەوی ئەم دەوام پشتگیریان نویسن وێ پێشنیاری نویسن راپۆرتا خوددا ئەگەر سێ ئەنداما پشتگیری کرد بەلێ الفێرێ دوێ پێشنیازە یاساییدا بەحسێ ترۆمبێلێت تایبەتێت خەلکینینە خەلکی مەدەنی ئەڤە هەندێک سیارەنە یەت کۆمپانیانە سیارێت مەزنن ئەلدی فرێنما ئەتێنە دەستیردان کۆ ڕیکلامێر سەر بنویسن منەوێت ناوی بینم هەگەر گەلێک نمونەت زۆرن یەت شەریکاتە و ئەوان مەوادێت کۆ خوددانێت وە شەریکە هەروەسا هەموو یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ ینی بەشێکن لە نیزام عام گولڤێرە ئەگەر ئەمساگەنی هەر پێشنیارە لژنە هاوبەژی مە عیلمادە سێ مادەم ڕێگە پێ نەدراوە هەر الفێرێژی ئۆتۆماتیکیان مخالفە لەگەل یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بەڵێ سپاس فەرمونون کاک سەرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان بە گوێرەی پەیڕەو دەبێت ئەو مادەیە کە پەرلەمانتارێک و چوار یان سێ پەرلەمانتار پشتیوانی دەکات بخرێتە دەنگدانەوە دووەمیش بۆ بەڕێز بڕیاردەری لیژنە بە کام یاسا و مادە و بڕگەیەک
ئەم لیژنەی یاساییە ڕاستە یعنی کە دەوترێت ئەمە تەناقوزە لەگەڵ یاساکان لەگەڵ بنەماکانی کە وە پشتیوانی لە بۆچوونەکەی کاک دیاریەکەم زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس قسەیەکتان هەیە؟ بەڵێ فەرمونون پێشنیاری دووەم بخێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری دوم دەخێنە بەردەست بەڕێستوان و ئەندامانی پەرلەمان. پێشنیاری دووەم وەک خۆی تەنها بڕگەی نوێم بەم شێوەی لێ بکرێت ماوەی مۆڵەتی بڵاوکردنەوە و دانانی ڕکلام تەنها 6 مانگ دەبێت و نوێ ناکرێتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر کەسێکتان لەگەڵ پێشنیاری دووەمەوە کۆی بەڕێز سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری خوێندیەوە بفەرمێ دەست بەرزکاتەوە. بەڵێ یەک کەس. بەڵێ پێشنیاری سێم. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری سێم وەکو خۆی مەرجە گشتیەکان بۆ بەرەمێنان و بڵاوکردنەوەی ڕکلام. یەکەم پێویستە هەموو ڕکلامێک مۆڵەتی لایەنی پەیوەندیداری بەرهەمەکە هەیە بە پێش بڵاوکردنەوەی ڕکلام. دەبێت پەیامی ڕکلام ڕازگۆیانە و ڕوون و ڕەوان بێت لە کاتی بەکارهێنانی زانیاری ئەنجامەکانی توێژینەوەدا دەبێت سەرچاو گونجاوەکان پەیوەست بکرێن. جگە لەو حاڵەتانی کە لە یاسادا دیاریکراون ڕکلام لەسەر هۆیەکانی گواستنەوە ئەنجام دەدرێت بە ڕەزامەندی خاوەنەکە یان نوێنەری خاوەنی هۆیەکانی گواستنەوە. پێنجەم یەکەی کارگەڕی پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکانی حکوومەت بەرەبەر چاوگرتنی هۆیەکانی سەلامەتی هاتوچۆ سەلامەتی پێداویستی ستانداردەکانی بڵاوکردنەوەی هۆیەکانی گواستنەوە دابین دەکەن. شەشەم بڵاوکردنەوە دانانی ڕکلام لە شوێنی گشتی ڕێگای پێدەدرێت بە مەرجی وەرگرتنی ڕەزامەندی یەکەی کارگەڕی. حوتەم یەکەی کارگەڕی پاڵپشت بە یاسا دەبێت سەلامەتی پێداویستی ستانداردەکانی بڵاوکردنەوەی ڕکلام لە شوێنە گشتی و تایبەتەکاندا دەستنیشان بکەن. هەشتم دەبێت یەکەی کارگەڕی پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکان لە 150 داهاتی بەدەسادوو لە دانانی ڕکلام لە شوێنە گشتیەکان بۆ بەستی باشکردنی خزمەتگوزاری گشتی بەکاربهێنێت. نوێم ماوەی مۆڵەتی بڵاوکردنەوە و دانانی ڕکلام تەنها 1 ساڵ دەبێت و دەکرێت نوێ بکرێتەوە. دەیەم ماوەی مۆڵەتی ڕکلامە کاتیەکان بەڕێکەوتن لەگەڵ یەکەی کارگەڕی دەبێت. یازدەیەم ڕادەی تشتی ڕووناکی لەسەر شاشەکانی ڕکلامی ئەلکترۆنی لەسەر شەقامەکان لە ڕۆژدا لە 5,000 لۆکس لۆمزمەتر دووجا زیاتر نەبێت و لە شەوانیشدا 2,000 لۆکس لۆمزمەتر دووجا زیاتر نەبێت. دوازدەیەم دەبێت ئامڕازەکانی میدیا ڕکلامی هۆشیاری نیشتیمانی و ژینگەی و تەندروستی و هاتوچۆ بێ بەرامبەر بڵاوکاتەوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێک لەگەڵەوەیە مادەی دوو بەو شێوەیە پەسەند کرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری خوێندیەوە بادەنگ بدات دەستی بەرز بکاتەوە. بەڵێ یەک کەس. زۆر سوپاس. دواتر فەرمونون. پێشنیاری چوارەم بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری لیژنەی هاوبەشە بە پێ و دەسەڵاتانەی لە مادەی 91 ببڕکەی چوارەم پەیڕۆی ناخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی یاسایی تایبەتمەندەکان دراوە ئێمە لە کۆربەندی و بژاردانە پێشنیازکراوەکان لایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دوم ئەم پێشنیازە دەخێنە بەردەست بەڕێستان. وەکو خۆی بێت بەم کۆڕانکاریانەوە بڕگەکانی پێنجەم و شەشەم و حوتەم و هەشتەم و نۆیەم و دێم لا ببرێت. دوو بڕگەی سێم بەم شێوەی لێ بکرێت لە کاتی بەکارهێنانی توێژی نەوزانستیەکان پێویستە سەر چاو بەکارهێراوەکان ئەکادیمی و پشتڕاستکراوە بن. سێ بڕگەی دوانزدەم بەم شێوەی لێ بکرێت دەبێت ئامڕازەکانی میدیا ڕکلامی هۆشیاری نیشتیمانی ڕۆشنبیری تەندروستی هاتوچۆ و ئەو ڕکلامانی کە تایبەتن بە پاراستنی مافی مرۆڤ و ژنان بێ بەرامبەر بڵاو بکرێتەوە. بۆ تەلەڤیزیۆنەکان لە 1 خولەک بۆ 4 خولەک لە ماوەی 24 کاتژمێری پەخش و بۆ چاپکراوەکان بەپێی ڕێنمایەکانی وەزارەت. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێکتان لەگەڵم پێشنیارەیە بفەرموێت دەستی بەرزکاتەوە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 65 ئەندامی پەرلەمانی کوردستان مادەی دووی یاساکە پەسەند کرا. بفەرمونون مادە سێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ دوو پێشنیار هەیە. یەکەمیان وەکو خۆی ئەو ڕکلامانەی کە لە خوار و ڕێگە پێنەدراون پێشنیاری دووەم پێشنیاری لیژنەی هاوبەشە بە پێ و دەسەڵاتانی کە لە مادەی نەوتۆکی بڕگەی چواری پەیڕۆی ناخۆی پەرلەمانی کوردستان کە دراوە بە لیژنەی یاسایی لیژنە تایبەتمەندەکان لە کۆربەندی ئەو پێشنیارانەی کە کراون ئەم پێشنیارە دەخینە ڕوو مادەکە بەم شێوەی لێ بکرێت هەموو ئەو ڕکلامە بازرگانیانی کە پێچەوانەی نیزامی گشتی و ئادابی گشتی و ئاسایشی گشتی و تەندروستی گشتی و مافەکانی مرۆڤن ڕێگە پێنەدراون لە هەرمی کوردستان داش عێراق.
پێشنیار یەکەم بەڵێ یەکەم بخوێنەرەوە بۆ بەڕێزان ئەندامانی پەرلەمان وەک خۆی پێشنیار یەکەم وەکو خۆی ئەو ڕکلامانەی کە لە خوار وەرەگە پێنەدراون نابێت ئەم یاسایە بەکار بێنرێت بۆ هەر ڕێکلامێکی ئاینی سیاسی جگە لەو ڕێکلامانی کە پەیوەندیان بە بازرگانی و لە چوارچێوەی یاسایەدا دووەم ئەگەر ناکۆک بێ لەگەڵ پرەنسیبەکانی پاراستنی مافەکانی مرۆڤدا کە لە یاسا ناو خۆی و ڕێکەوتنامە دەوڵەتیەکان پەسەند کراوە و ئاماژەیان بۆ کراوە سێم ئەو بەرهەمانەی بەپێی یاسا و ڕێنمایەکانی حکوومەت ڕێگە پێنەدران بۆ بەرهەمێنان و بازرگانی پێکردنیانیان هاوردەکردنیان لە ڕێگەی سنوورەکانەوە چوارەم ئابڕوو ناوبانکی پیشەی تاکو توێژێک بزڕێنێت یان لە ڕێگەی براوردی نادروستەوە لە نرخی بەرهەمی خەڵکانی ترکەم بکاتەوە پێنجەم ڕکلامی ئەو بەرهەمەی نەسەلمێنراوانەی پێویستە ڕەچاوی پێوەرەکانی ستاندارد و جۆرێتی تەندروستی بە گوێرەی یاسا و ڕێنمایەکانی هەرێمی کوردستان بکەن شەشەم ببێتە هۆی ڕوودانی کردەیەکیان کۆمەڵە کردەیە کە دژی یاسا و ڕێنمایەکانی هەرێم حوتەم ئەو پرۆژانەی کاریگەری خراپیان لەسەر ژینگە هەیە و ناکۆکن لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی دەستەی ژینگە پارێزی لە هەرێم هەشتەم هاندەر نەبێت بۆ توندوتیژی هاندەر بێت بۆ توندوتیژیان بێتە هۆی مەترسی دروستکردن بۆ سەر ژیان و تەندروستی ئاسایشی کۆمەڵگا نۆیەم بەکارهێنانی سمبول و سرودە نیشتیمانیەکان دێم تێکدانی ئاشتەوای لە نێوان پێکاتەکانی هەرێمدا یازدەیەم سوکایەتی بێت بۆ ئەدەب و هونەر و نەتەوەی لە هەرێم دوازدەیەم دەستەواژەی وێنە و جوڵاوی نەشیاوی وای تێدا بێت کە دژی بەها و کللتور و کۆمەڵایەتی و پەروەردە و ئاینەکانی هەرێم بێت سێزدەیەم پێشێلی مافی خاوەندارەتی داهێنان و هزری بکات چواردەیەم بانگەشە بۆ جیاکاری ڕەگەزی جەندەری بکات پازدەیەم بەرهەمی ناوخۆی بە خراپ و بێکەڵک ناو بات شازدەیەم بێتە هۆی بریندارکردن و ئازاردانی دەرونی بە گشتی و تایبەتی خاوەن پێداویستی تایبەتیەکان و کەسانی تووشی نەخۆشی دەگمەن بوون حەڤدەیەم ناوهێنانی ناوەندێک یان دەستگایکی زانستی بۆ یەکلاکردنەوەی باشی کاڵاکە بەبێ ئەوەی کە لەلایەن سەرچاوەیەکی فەرمی پشتگیری کراو بێت بە ڕەزامەندی ناوەندەکەش وەرگیرابێت هەژدەیەم نووسین و وێنەی وای تێدا بێت ناوڕۆکەکانیان ئاماژە بێت بە ئازاردانی ئاژەڵان نۆزدەیەم بەکارهێنانی مرۆڤ وەک و کاڵا لە ڕێکلامدا بیستەم ڕێکلامکردن بۆ ئەم بەرهەم و بۆرانەی خوارە و ڕێگە پێنەدراون یەک مادەی هۆشبەریان ئەو مادانەی هەمان کاریگەری مادەی هۆشبەریان هەیە دوو قمار و گرە و تەرخانکردنی خەڵات و ڕاکێشانی تر و پشک لە ڕکلامەکاندا تەنها لەو کاتانەی کە ڕێگە پێدراون بە شێوازێک هەلومەرجی سوودمەندبوونی گشتیان لێبێت بە تەواوەتی ڕوون و ئاشکرا بێت لە جێبەجێکردنی دڵنیایی تەواو بدرێت و مۆڵەتیشیان هەبێت سێ پۆرنۆ کاری لەشفرۆشی و نیشاندانی جەستا بەمبەستی و ڕوژاندن چوار چەک و تەقەمەنی و یاری ئاگرین 21 ڕکلام بۆ بازرگانیکردن بە ئەندامانی جەستەی مرۆڤ 22 ڕکلام لەم شوێنانەدا ڕێگە پێنەدراوە شوێنە ئاینەکان و ناوچەی شوێنەواری و کە لە پوروی دیواربەندەکانیان دام و دەستگاکانی دەوڵەت و ئەو جێگا و بینایانەی مڵکی گشتین سێ مۆنۆمنت و باخچە گشتیەکان و پەیکەر و سمبولەکان چوار هەر جێگەیەکی دیکە کە یەکەی کارجێڕی دیاری دەکات 23 ڕکلام بۆ بازرگانیکردن بۆ ئاژەڵانەی دەگمەن و مەترسی لە ناوچوونیان لەسەرا 24 نیشاندانی دیمەنی ترسناک و تۆقێنەریان بەکارهێنانی دەستەواژەی نەشیاو 25 نابێت ڕکلامی شوێنە گشتیەکان لەگەڵ نیشانەکانی هاتوچۆدا هاوشێوە بن و ببنە بەردەست بۆیان و زیان بە سەلامەتی هاتوچۆ بگێنن 26 ڕکلامە ڕێگە پێنەدراوەکان لە بواری تەندروستیدا یەکەم ڕکلامی دەرمانێک کە لە لیستی تۆماری حکوومەتدا نەبێت دوو ڕکلامی دەرمان بە ناو بازرگانێکەوە سێ ڕکلامی کارگەکانی بەرهێنانی دەرمان کە مۆڵەتی حکوومەتیان نییە چوار ڕکلام بۆ ڕێکخراوی تەندروستی ڕێگە پێنەدراو 5 ڕکلام بۆ پسپۆڕی تەندروستی ڕێگە پێنەدراو 6 ئەو ڕکلامانەی تایبەتن بە دەرمان و کەرەستەی پزیشکی و ئەکتەری ڕکلامەکان پزیشک یان پسپۆڕی دەرمان ساز نەبن 27 ڕێگە پێنەدراوەکان لە ڕکلامی مناڵاندا یەک بێڕێزی بەرامبەر بە سەرپەرشتیارانی مناڵ دوو پێشنیازکردن بە شێوەی ڕاستەخۆیان کاریگەریدانان لەسەر مناڵ بۆی دایک و باوی گیان کەسانی تر ڕازی بکەن تا کاڵای ڕکلامکراو بەدەستبێنن سێ سەرنجڕاکێشانی مناڵ بۆ بەکارهێنانی کاڵایەکەوای لێ دەکات لە مناڵانی تر پێشکەوتوتر بێت چوار بەکەم نیشاندانیان بەزار نیشاندانی ئاستی زانیاری ئەزمون کردەوەی پێویست بۆ منداڵ لە کاتی بەکارهێنانی کاڵایەکدا 5 بەکارهێنانی منداڵ لە ڕکلامدا بۆ کاڵا یان نیشاندانی مناڵ لە جێگەیەکدا لەگەڵ تەمەنی ئەودا ناگونجێت لەگەڵ تەمەنیدا ناگونجێت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە مادەکە بۆ وەکو خۆی بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەوەی کە گوێتان لێبوو مادەکەی وەکو خۆی بەڕێز سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری خوێندیەوە هەر بەڕێزێکتان لەگەڵەوەی ئەو مادەیە وەکو خۆی پەسەند کرێ با دەست بەرزکاتەوە بەڵێ زۆر سپاس 4 کەس پێشنیاری دووەم
بەڕێ سەرۆکی پەرلەمان پێشنیاری دووەم پێشنیاری لیژنەی هاوبەشە مادەکە بەم شێوەیە بێت هەموو ئەو ڕکلامە بازرگانیانەی کە پێچەوانەی نیزامی گشتی و ئادابی گشتی و ئاسایشی گشتی و تەندروستی گشتی و مافەکانی مرۆڤن ڕێگە پێنەدراون لە هەرێمی کوردستان داشێڕق بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە ئەم مادەیە بەم شێوەیە پەسەند بکرێ هەموو ئەو ڕکلامە بازرگانیانەی کە پێچەوانەی سیستمی گشتی ئادابی گشتی ئاسایشی گشتی تەندروستی گشتی و مافەکانی مرۆڤن ڕێکە بێنەدراون لە هەرێمی کوردستان عێراق هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە ئەو مادەیە بەو شێوە پەسەند بکرێ با دەست بەرزکاتەوە. بەڕێزان ئەو مادەیە بە دەنگی 74 ئەندامی بەڕێزی پەرلەمان پەسەند کرا فەرموون مادەی 4 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 5 پێشنیاز هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی تەنها بڕگەی یەکەم خاڵی دوو سزاکە بەم شێوەی خوارەوەی لێ بکرێت غەڕامەکردن لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێت پێشنیازی دووەم وەک خۆی تەنها بڕگەی یەکەم خاڵی دوو بەم شێوەی لێ بکرێت غەڕامەکە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 30 ملیۆن دینار زیاتر نەبێت پێشنیازی سێم وەک خۆی تەنها بڕگەی یەکەم خاڵی دوو بەم شێوەی لێ بکرێت غەڕامەکە لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 25 ملیۆن دینار زیاتر نەبێت سەبارەت بە پێشنیازی چوارەم وەک خۆی کە لە مادەی چواری حکومەکانی سزاکە هاتووە و پێشنیازی پێنجەم پێشنیازی لیژنەی هاوبەشە بەپێی ئەو دەسەڵاتانەی مادەی نۆتوێکی بڕگەی چوارەم لە پەیڕەوی نایخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی یاسایی و لیژنەی تایبەتمەند درراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیازکراوانەی لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیازە دەخەینە ڕوو و داوا دەکەین بخرێتە دەنگدان وەک خۆی بەم شێوەی لێ بکرێ یەک لە بڕگەی یەکەم خاڵی یەک دەستەواژەی پەخشکردن لا بدرێت دوو بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت هەر کەسێک بەمەبەست ڕیکلامێک لێ بکاتەوە یا بیدڕێنێ یاخود بیشێوێنێ سزا دەدرێت بە ئەلف غەڕامەیەک کە لە 250,000 دینار کەمتر نەبێت و لە 1 ملیۆن دینار زیاتر نەبێت بە پابندکردن بە چاکردنەوە و دانانی ڕیکلامەکە وەک خۆی جیم قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوو زۆر سپاس ئێستا یەک پێشنیارەکان بخەنەوە بۆی بیخەینە دەنگدان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 پێشنیازی یەکەم وەک خۆی تەنها بڕگەی یەکەم خاڵی دوو سزاکە بەم شێوەی لێ بکرێ غەڕامەکە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێت بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێکتان لەگەڵەوەیە کە مادەی 4 بەو شێوەیە پەسەند بکرێت کە لە پێشنیاری یەکەمە هاتۆ با دەست بەرز بکاتەوە بەڵێ کەسی لەگەڵ نییە پێشنیاری دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی دووەم وەک خۆی تەنها بڕگەی یەکەم خاڵی دوو بەم شێوەی لێ بکرێت غەڕامەکە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 30 ملیۆن دینار زیاتر نەبێت بەڵێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە بەو شێوەیە پەسەند بکرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێنیەوە با بفەرمێ دەنگ بدا سێ کەس سپاس دوای ئەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پێشنیازی سێم وەک خۆی تەنها بڕگەی یەکەم خاڵی دوو بەم شێوەی لێ بکرێ غەڕامەکە لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 25 ملیۆن دینار زیاتر نەبێت بەڵێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە بەو شێوەیە مادەکە پەسەند کرێت کە بەڕێزیان خوێندیەوە با دەست بەرز کاتەوە هەڵی چاپ ئەو کەمتر نەبێتە دەبێتە زیاتر نەبێت تا بەڵێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە بەو شێوەیە پەسەند کرێت کە بەڕێزیان خوێنیەوە چاکی کردبوو بۆیە من هیچم نەوت بەڵێ دەنگ بدات ئەو بەڕێزەی دەیە بەو شێوەیە پەسەند بکرێ کەسی لەگەڵ نییە
فەرمونون پێشنیازی چوارەم وەک خۆی مادەی چوار حکومە سزاییەکان یەکەم ئەگەر ڕێکلامێک بڵاو کرایەوە و پێشێلی مەرج و ڕێگا پێدراوەکانی مادەی دووەم و سێمی ئەم یاسایە بوو دەبێت یەک ڕاستەخۆ ڕێکلامەکە لە پەخش و بڵاوکردنەوە ڕابژیرێت دوو داخوازیکاری ڕێکلام بەرهەمهێنی ڕێکلام بڵاوکراوەی ڕێکلام سزا دەدێن بە غەرامەکردن بە بڕێک کە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 15 میلیۆن دینار زیاتر نەبێت سێ لە حاڵەتی دووبارەبوونەوەی پێشێلکاریەکانی بڕگەی یەکەمووی ئەم مادەیەدا سزاکە دوو هێندە زیاد دەکرێت دووەم هەر کەسێک بە مەبەست ڕێکلامێک لێ بکاتەوە سزا دەدرێت بە یەک قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوو دوو پابندکردنی بە چاکردنەوە و دانانی ڕێکلامەکە وەک خۆی بەڵێ بەڕێزان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیەکە مادەی چوارم بەو شێوەیە پەسەند بکرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە با دەست بەرزکاتەوە بەڵێ دوو کەس فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی پێنجەم پێشنیازی لیژنەی هاوبەش بەپێی ئەو دەسەڵاتانەی مادەی 91 بڕگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لیژنەی یاسایی و تایبەتمەندراوە ئێمە لە کۆبەندی ئەو بژاردانەی پێشنیاز کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەم ئەم پێشنیازە دەخینە ڕوو داوا دەکەین کە بخرێتە دەنگدان وەک خۆی بەم شێوەیە لێ بکرێت یەک لە بڕگەی یەکەم خاڵی یەک دەستەواژەی پەخشکردن لا بدرێت دوو بڕگەی دووەم بەم شێوەی لێ بکرێت هەر کەسێک بە مەبەست ڕێکلامێک لێ بکاتەوە یان بیدڕێنێ یاخود بیشێوێنێت سزا دەدرێت بە ئەلیف غەرامەیەک کە لە 250,000 دینار کەمتر نەبێت و لە 1 میلیۆن دینار زیاتر نەبێ بە پابندکردن بە چاکردنەوە و دانانی ڕێکلامەکە وەک خۆی جیم قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوو نقطەی نظامیە بەڵێ پەیوەندی بەو مادەیە هەیە ئاشناخان بەڵێ فەرموون بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەندەی من بیرم بێت لە قاعەیە نازانم ینی هیچ پێشنیارێک نەکراوە بۆ ئەوەی بەرزترین ڕێژەی غەرامە یان سزادان ملیۆنێک بێت من هیچی وام لە قاعەیە نازانم گوێ لێ نەبووە بەڵێ سپاس بەڵێ سەوا دەکەین وەڵام دەنەوە بەڵێ کاک بەڵێن مایکی خۆت بکوژێنەوە ئاشناخان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر سەبارەت بەو خاڵەوەکۆی ئاشناخان باسی کرد لە ڕاستیە کۆمەڵی پێشنیاز کرا لە ناو قاعە لە ناو لە راپۆرتی لیژنە هاوبەشەکە هەیە بەڵام غەرامەکە لەویا جێگەی کراوەتەوە ینی بۆ ئێمە حاڵێکی زۆر ناخۆشە ئێمە کاتی خۆی کە پێشنیازمان کردووە ئەمەی کە ئێستا لە راپۆرتی هاوبەشەکە هاتووە متفق بوون لەسەری غەرامەکە بەڕاستی هیچ ئەندامێکی بەڕێز لە ناو قاعەی پەرلەمان ئەم پێشنیازەی نەکردووە یعنی کۆمەڵێک لە پێشنیازەکانی ئەندامانی پەرلەمان نووسراوەتەوە و پێشنیازێکی تری بۆ زیاکراوە کە لە ڕاستیە لە ئەهمێتی قانونەکە زۆر کەمەکاتەوە بەڵێ کاک بژار فەرموون کەرمکەن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە باسی غەرام ئەوەی متعلق بە غەرامە سەرچنار خان قسەی کردەوە بە نووسینیشتم بە لیژنەی یاسایی داوە بەپێی پەیڕەویش هەر ئەندامێک کە کوتای قسە بکات زۆر بە گرنگی وانزانی کە غەرامەیەش هەبێ ئەویش بەپێی مادەکانی 85 هەروەسان 9 و 103 کە باسی عقوبات دەکات لە ضمنی قانونی ژمارە 111 ساڵی 69 قانون عقوباتی عێراقی لەبەرەوە هەیە و بەنووسینیش ئاراستەی لیژنەی هاوبەشکراوە بەڵێ سپاس بەڵێ مادەکە دەخینە دەنگدان بەو شێوەیە کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە مادەکە بەو شێوەیە پەسەند کرێ با دەست بەرزکاتەوە بەڵێ زۆر سپاس بە دەنگی 67 ئەندامی پەرلەمان مادەکە پەسەند کرا مادەی 5 بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 5 سەبارەت بە مادەی 5 هیچ پێشنیازێک نییە وەک خۆی لە کاتێکدا ئەگەر سزایەکی تونتر بۆ ئەم کردارە تاوانکاریانە لە یاسا کارپێکراوەکاندا هەبوو ئەوە سزا توندەکە جێبەجێ دەکرێت بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێکتان لەگەڵەوەی مادەی 5 بۆ شێوەیە پەسەند کرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە بفەرمێت
دەنگ بدە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 72 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڵێ سەبارەت بە مادەی 6 هیچ پێشنیازێک نییە وەک خۆی پێویستە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار وەزارەتی پیشەسازی و بازرگانی وەزارەتە پەیوەندیدارەکان ڕێنمایی پێویست بۆ ئاسانکاری و جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکەن. بەڕێزان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی مادەی 6 بەو شێوە پەسەند کرێ کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە با دەنگ بدە. بەڵێ سپاس بەدەنگی 75 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 7 هیچ پێشنیازێک نییە وەک خۆی بەدەر لە حکومەکانی مادەی 5 ئەم یاسایە کار بە هیچ دەقێکی یاسایی ناکرێت لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. بەڕێزان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی مادەی 7 بەو شێوەیە پەسەند کرێ کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە با دەنگ بدات. بەڵێ سپاس بەدەنگی 8 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 8 هیچ پێشنیازێک نییە کەواتە وەک خۆی ئەم یاسایە لە دوای 6 ڕۆژ لە بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقائعی کوردستان دا جێبەجێ دەکرێت. بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەن ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی مادە 8 بەو شێوەیە پەسەند کرێ کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خوێندیەوە با دەنگ بدە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. فەرموون هۆیەکانی دەرچواندن. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن هیچ پێشنیازێک نییە کەواتە وەک خۆی هۆیەکانی دەرچواندن لەبەر گرنگی ڕێخستنی ڕیکلام بۆ خزمەتکردنی بەکاربەر و گەشەپێدانی ئابووری و پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر بە هاوڵاتیان و دروستکردنی چێبڕچەی دروست بۆ بە بازارکردن و هەروەها کەمکردنەوەی لایەنە خراپ و زیانبەخشەکانی ڕیکلام ئەم یاسایە دەرچوێنرا. بەڵێ بەڕێزان سەبارەت بە ئەو مادەیە بەڵێ کاک بەهمەن فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعا من بۆیە تا هۆیەکانی دەرچواندن مداخەلەم نەکرد نقطە نیزاموان نەکرد چاوەڕوان بووم لە هۆیەکانی دەرچواندن تیای بێ. ئێمە لە مادەی 1 من پێشنیاری زمانی کوردیم کرد کە ئاماژەی پێ بکرێ 2 پشتیوانیشی بەدەستێنا لە مادەی 2 لیزاخان پێشنیاری کرد و 3 پشتیوانیشی بەدەستێنا ئاماژەی پێ نەکراوە ئەوەی من بیستومە برادران لە لیژنەی یاسایڵێن وەزیری تایبەتمەند وەزیری ڕۆشنبیری و توێتی ئەوە ڕێنمایە و ئێمە جێبەجێکن بەڵام لە یاسایەکی تر ئاماژە بە زمان کراوە علەساس بەڵام جەنابی سەرۆکی پەرلەمان ئەو یاسایە هەیە و لە کوردستانیشە لە شارەکانی کوردستانە تابلۆی دوکانەکان ڕێکلامەکان تەنانەت مینۆی چێشتخانەکانیش زمانی کوردی بە تەواوی لەبیر کراوە. یعنی ناکرێ ئێمە لە پەرلەمانە وشەیەک ئەگۆڕین ئەڵێن ئەمە مانا نادا بەڵام لە یاسایەکی وا گرنگە ئاماژە بە زمان نەکرێ ئایا ڕێکلام بە چ زمانێک کرێ بەڕاستی ئەوێ لە هۆیەکانی دەرچوانە بۆ ئاماژە بەوە بکرێ کە بۆ ڕێخستنەوەی زمانی کوردیوە بەهێزکردنی و چەسپاندنی لە ڕێکلامی کوردستانە زمانی کوردی ئیزافە بکرێ. زۆر سپاس کاک تۆ ڕێبوار فەرموون کاک بژار دەرفەتە دەدەم بەسەر چاو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم سەیرە لیژنەی هاوبەش ئاماژە بەوە کە هیچ پێشنیارێک نییە بۆ هۆیەکانی دەرچواندن نەخێر بە پێچاوانە من ئێستاش داڕشتەی پێشنیارەکەم هەیە یارە من تەنها کەس بووم کە پێشنیارم هەبووە پەسەندیش پشتیوانیشی لێکرا بۆیە داواکەم ڕوونکردنەوەمان چکە من بە نووسراویش دامە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی کە ئێستا پەسەند دەکا پشتیوانی لە قسەکان بکە
ڕوونکردنەوەیەکمان دەنێت کە بۆچی پێشنیارەکەی من کە بۆ هۆیەکانی دەرچواندن داڕشتەیەکم نووسی بوو پشتیوانیشی لێکرا لە لیژنەی هاوبەشانیە. بەڵێ سپاس بەڵێ فەرمونون کاک بژار کەرمکە بەڵێ کاک جەلال فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵات سەبارەت بە پێشنیارەکەی کاک دکتۆر ڕێبوار دیارە ڕاستە پێشنیارێکی هەبوو بەڵام ئێمە لە لیژنە تایبەتمەندەکان کە کۆبووینەوە لە هۆکارەکانی دەرچوون وشەی بێسەروبەری بەکارهێنا بوو بۆیە پێمان وا بوو ئەم وشەیە شیاو نییە بۆ هۆیەکانی دەرچواندن و شیاو نییە داخل بکرێ بخرێتە ناو دەنگدانەوە ئەوە خاڵی یەک و خاڵی دوو بە پێی مادەینەوە و یەک بڕگەی سێ نیسابیشی نەبوو دیسانەوە ئەوە هەر هۆکار بوو بۆ ئەوەی ئێمە لەبەرەوەی تەنها دوو کەس مداخەلەیان کردبوو بە یەکەم و دووەم وەرئەگیرێن نەک بە کۆتاوەەر بگیرێ لەبەر ئەو دوو هۆکارە نەمانەتوانی داخلی بکەین بۆ ئەوەی کەوەکو مقتەڕاحێک مامەڵی لەگەڵ بکرێت سوپاس بۆ بەڕێز. بەڵێ سپاس کاکتۆر ئیسماعیل. برای سروکا پارلمانی دیف ماده نطویی که آخر پیشنیار بیت کرن او پیشنیار تیت ورگرتن هر وکو سیا پشتوانی بکری و آخر کس قصه کری لو ماده دا ازبم و من پیشیان کر رستیا گشکرنا بازرگانی اضافه ببید مفروضه استال ربا و دنگ لسر هات بدان ورگرد با مشکله نیه بس مادام من اخيره مولا مادش واضحه مفروضه استا ثابت با. بله سپاس کاکتۆر ڕێبوار فەرموون. تەواو ئێستا دەتوانین. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها وەڵامێک بۆ قسەکانی و مداخەلەکانی بەڕێز بڕیاردەری لیژنەی یاسایی هەڵبەت ئێمە کە وشەکان بەکاردێنن هەوڵ دەدەین کە تێکەڵاویەک هەبێ لە ئەدەبیاتی شێوەزاری کرمانجی سۆرانی بۆیە من وشەی بێسەروبەریم بەکارێنەوە وشەیە کە پەیوەستە بە شێوەزاری کرمانجی کە لە مقابلەکەی لە شێوەزاری سۆرانی واتە ناڕێخستن ئەم وشەیەکی زۆر ئاساییە لە ئەدەبیاتی شێوەزاری کرمانجی هەیە ئەمە هیچ عیبەی تێدانی ئەوە یەک دوو نانە باتەوەیکەم تکایە باتەوەیکەم دوو لەبەرەوەی کە خۆشیان داوایان کرد کاتێک کە من پێشنیارەکەم خستە ڕوو و من تاکە ئەندام پەرلەمانیشمەوە پێشنیارم خستە ڕوو بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی خۆی داوای لێکردم کە بینم بۆی بووی بنووسم بۆی کە لیژنەی لە راپۆرتی لیژنەی هاوپەشە هەبووی ئێستا من تێناگەم خۆیان داوایان کرد و پێیان گرنگ بوو لەسەر وشەی بێسەروبەری کە وشەیەکە لە ئەدەبیاتی شێوەزاری کرمانجەیە زۆر ئاساییشە بەڵام تێیدا. سەرۆکی لیژنەی یاسایی قسەی ئەخیر بوو ئەوە بەڵێ دەرفەت دەدەم بەڵێ. بەڕێز سەرۆکۆ پەرلەمانی سەر زمانی کوردی ئەس دەیەغوم نەوێت حقفنی عادەبن ما جلسة خواندنا دوی جدا اشارت پیدا ما فراغ قانونی نینل سر کشا زمانی و تحدید کردن زمانی بوچی ما یاسا که هیل هرما کردستانه هر الوی پرلمانی ها پسند بوی یاسا جماره 6 یا سال 2014 یاسا زمانت فرمیل هرما کردستانه ادوی یاسا ادا ماده 17 هاتیه تنظیم آوی کریه فراغ نهیلایه زمان رکلام دیار کریه وی شوی پیوسته ماده 17 پیوسته همو جور ریکلام و بانگشه و آگاداری که کار و باری بازرگانی لحرم به زمانی کردی بیت و دکرت لگلی دا زمانی دیکش بکار بین ری بله سپاس او فراغ قانونی نیه لبره زور باشه برای زن دامانی پرلمان دبی بدوادا چون بکن بوچی او یاسای جبجه نکره و ماده که بس او دکا که رکلامی بازرگانی دبی با کردی به هیچ پیوست نیه لیره جاری کتر باسی بکینو فرمون کاغلقمان برای سرش پرلمان سەبارەت بە پێشنیازەکەی کاک دکتۆر ئیسماعیل ڕاستە وشەی پێشکەوتنی بازرگانی بەکارهێنا پێشنیازی کرد بەڵام لە هۆیەکانی دەرچوون ئەگەر بەوردی بخوێنەوە ئێمە گەشەپێدانی ئابووریمان بەکارهێناوە گەشەپێدانی ئابووری منطقی تر بوو لە پێشکەوتنی بازرگانی و 2001 مەفاهیم یەگەیاند بۆیە ئەم پێشنیازە نەخراو چوارچێ و زۆر سپاس. بەڵێ سپاس بەڕێزان ئێستا هۆیەکانی دەرچواندن دەخەینە دەنگدان وەکەوەی کە بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی بۆی خوێندینەوە هەرەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵە بەو شێوەیە پەسەند کرێ با دەنگدا.
بەڵێ زۆر سپاس بەدەنگی هەفتاحۆ دەندامی پەرلەمان پەسەند کرا ئێستا کۆی یاسای ڕێخستنی ڕکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق دەخەینە دەنگدان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ کۆی یاساکەیە با دەست بەرزکاتەوە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 82 ئەندامی پەرلەمان یاسای ڕێخستنی ڕکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان عێراق پەسەند کرا پیرۆزبایی لەگەلی کوردستانەکەین بە بۆنەی دەرچوونی ئەم یاسایە و زۆر سپاس دەچینە سەر بڕگەی سێهەمی بەرنامەی کار. فەرموون لیژنە تایبەتمەندەکان چنەوە شوێنەکانی خۆیان سپاس دەستان خۆت. بەڕێزان دەستەی سەرۆکایەتی لیژنەکانی کاروباری یاسایی، کاروباری کۆمەڵایەتی و داکۆکیکردن لە مافی مرۆڤ، کاروباری تەندروستی و ژینگە و مافی مرۆڤ، لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە، لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان بەقەدەر ژمارە ئەم کورسیانە چەند جێگایانە بێتەوە بە بفەرمونون، بەڵام لە هەر لیژنەیەک لانی کەم بە 2 کەس فەرمێتە شوێنی خۆتان. بەڵێ بفەرمونون. باش بخير بي بقربان بخير بي كاكا شي بو فلا بو يكون بله او ركوت الدنيا
بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی سێمی بەرنامەی کارەکەین فەرمونون کاک جەلال فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک دەسانرێ بابەتی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقلەکان بابەتێکی هەستیارە و بابەتێکە ختوورەی بۆ ناو کۆمەڵگا هەیە پێشنیار دەکەین وەکو لیژنەی تایبەتمەند و لیژنەی یاسایی ئەم بابەتە لە پەخشی ڕاستەوخۆ پەخش نەکرێت بۆ ئەوەی زیان و ئاسەواری خراپی نەبێت بۆ نێو کۆمەڵگا سوپاس بۆ بەڕێستە بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان داواکاریەک هەیە بۆ ئەوەی کۆبوونەوەی تایبەت بە ئەم مناقەشەکردنی پرۆژە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقلەکان لە هەرێمی کوردستان داش عێراق بکرێتە نهێنی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە ئەو کۆبوونەوەیە بکرێتە نهێنی با دەنگ بدا. بەڵێ 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 پەخشی ڕاستەوخۆ بوەستێ بۆی لە پرۆتۆکۆڵا مناقەشاتەکان بمێنێتەوە بەڵێ بەڵێ زۆر زۆر سپاس بە دەنگی 62 ئەندامی پەرلەمان پەخشی ڕاستەوخۆی ئەم کۆبوونەوەی ڕادەوەستێ بەڵام لە ئەنسات تۆمار دەکرێت و گفتوگۆکان تۆمار دەکرێن. ئێستاش بە گەرمی بە خێراتنی بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەین کە لە کۆبوونەوەکەمان